بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرە عەزیز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک دێمەوە خزمەتان بۆ وەرگرتنی بۆچوونەکانی ئێوە و گفتوگۆی من و ئێوە واتە گفتوگۆی ستۆدیۆی دوانگەی خەڵک لەگەڵ هاوڵاتیان سەبارەت بە تەوەری کشانەوەی سێلایەنەکە لە حکومەتی هەرێمی کوردستان واتە بارودۆخی حکومەتی هەرێمی کوردستان دوای کشانەوەی سێلایەنەکە بەکوێ دەگات و حکومەتی هەرێمی کوردستان لە دوای کشانەوەی سێلایەنی سەرەکی واتە سێلایەنەکەی پێشووی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان دەتوانێت لە خزمەتی داواکاریەکانی خەڵکدا بێت دەتوانێت لە ئاست بەرپرسیارەتی خزمەتکردنی خەڵکدا بێت دەتوانێت درێژە بەکارەکانی خۆی بدا لە ڕێڕەوی حکومڕانیەکی دروست لە هەرێمی کوردستان بە تایبەت کە پێشتر ناونرابوو حکومەتی بنکەفراوان ئێستا دەبینین کە لە 5 لایەنی پێکەنەری سەرەکی حکوومەت 3 لایەنیان هاتوونەتە دەرەوە 2 لایەنی دەسەڵات کە یەکێتی و پارتی ئێستا لە حکوومەتدان تەنیا خۆیان ماونەتەوە ئایا ئەوان دەتوانن نمایندەی خەڵکی کوردستان بکەن لە ئاستی حکوومەتی ناوەندی فیدراڵ و بۆ دنیای دەرەوەش چاوەڕێی کۆمنت و سەرنجەکانی ئەوەی خۆشەویستین سەبارەت بە بۆچوونی ئێوە لەسەر ئێستای حکومەتی هەرێمی کوردستان دوای هاتنە دەرەوەی سێلایەنی سەرەکی لە حکوومەت کە ئێستا یەکێتی و پارتی تەنیا خۆیان لە حکومەتی هەرێمی کوردستاندا ماون ئەمەش ئەگەرێکی بەهێزی بۆ پێکێنانی حکوومەتی کاتی لە هەرێمی کوردستان دروست کردووە و ئەگەرێکی تریش ئەوەیە کە ئەو لایەنە ناچارن لە ژێر فشاری هاوڵاتیان و لە ژێر ئەو بارە قورسەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە ئاست نەتوانینی دابینکردنی خزمەت گوزاریەکانی خەڵک هەر خۆیان داوای هەڵبژاردننی پێشوەختە بکەن دیارە پێشتر لە دیجیتال میدیای پەیام ئەو بابەتە خراوەتە ڕووە هاوڵاتیان کۆمنتی خۆیان لەسەر نووسیوە بەشێک لە کۆمنتەکانی هاوڵاتیان وەردەگرین کە بەڕێز کاک ئیسماعیل حسێن دەڵێ بەڕای من هیچی لێ نایە بێجگەلەوەی لە ڕووی هەرێمیەوە سیفەتی نامێنێ خۆ ئەمانە حکوومەت نین دوو کۆمپانیان ڕێکەوتون لە بینی خۆیاندا لەسەر دزینی قوتی خەڵک دیارە هاوڵاتیانێکی زۆر لەسەر و پرسا لەسەر و بابەتە کۆمنتیان نووسیوە و بەشێکیان ئاماژە پێ دەکەین کاکاوکار لەتیف دەڵێت حکوومەتی یەکێتی و پارتی هیچ شەرعەتێکی نەماوە جگە لە بەڵاو کێشە هیچی تری نەبوو بۆ خەڵک دیارە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان تاولاق بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە نەیتوانی لە ئاست داخوازی ڕەوای خەڵکی کوردستاندا بێ نەیتوانی لە ئاست کێشەدارایەکانی خەڵکی کوردستاندا بێ بەوەی کە پشتی تەنیا بە فرۆشی نەوت بەستە بوو لە ئێستاشدا بینیمان کە نەوت لە بازارەکانی جیهاندا نرخەکەی ڕووی لە دابەزینێکی تەواو کرد و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهۆی هەڕاجکردنی و هەرزان فرۆشکردنی بە کۆمپانیەکانی دەرەوە هاوڵاتیانی تووشی قەیرانێکی سەختی ئابووری کردەوە و نەیتوانی لە ژێریدا دەرچێت و هاوڵاتیەکانی گەیاندا تەواو ئەوەی کە پێی دەوترێت سیاسەتی سک هەڵگوشین بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم ڕۆوە متمانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان تاو لەق بوو بە تایبەت کە سێلایەنەکەی پێشووی ئۆپۆزیسیۆن ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا نەماون و کشاونەتەوە دیارە کۆمنتێکی زۆر لە دیجیتال میدیای پەیامەوە بۆ ئەم بابەتە هاتووە کاگیادگەر عەبدوڵڵا باز لەگەڵ دەکات دەڵێ بکشێنەوە یان نەکشێنەوە هیچ ناگۆڕێت چونکە ئەم دوو حیزبە چیان بوێت ئەوە دەکەن ئەوەش مانای ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە هیچ متمانەیەکی لای هاوڵاتیان نەما بۆی کە هەر کاتێک ویستوێتی یاخود لە بەرژەوەندی بوو بێت یاساشکێنی کردووە هەر کاتێکیش کە ویستی بێتی هاوڵاتیان یاخود پارتەکانی دەسەڵات یان هەر لایەنێکی دیکە بە یاسا بگرێ ئەوە یاسا لەسەری جێبەجێ کراوە بەڵام بۆ خۆی هەموو یاساشکێنێکی کردووە نیگەرانی و ڕەخنەکانی پەرلەمانتارانیش لۆ ڕووەوە زۆرن شاهۆ محەممەد باس لەوە دەکا کە ئەم دەسەڵاتە بێهەستە گەر فشاری دەرەکی و بە تایبەت بەغدا نەبێ ئەگەر یەک کورسیشیان هەبێت بەردەوام دەبن بەڵام هیچ مانایەکیان نەماوە بینیمان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لە بەرپرسە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەگەر بێت و لە هەڵبژاردنەکاندا تەنانەت یەک کورسیش بەدەست بێنن
ئەوە دەسەڵات چۆڵ ناکەن چونکە ئەوان هێزیان بەدەستە. ئەمە مڕووی ڕاستەقینەی حکومڕانیکردنی دوو هێزی دەسەڵاتدارە لە ماوەی 26 ساڵی ڕابردوو بەوەی کە هێشتا کە بانگەشەی دیموکراسی و مافی مرۆڤ و تەنانەت خۆیان بوون بە دوانگەی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و هەر راپۆرتێکی نێودەوڵەتیش سەبارەت بە پێشێلکردنی مافەکان لە هەرێمی کوردستان بڵاو بکرێتەوە. ئەمان دێن بە شێوەیەکی فەرمی لەلایەن دەستگایەکی دیاریکراو بە وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان وەڵامی دەدەنەوە و زانیاریەکانی ناو راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەتیش ڕاپۆرتی هیومان ڕایتس وۆچ زۆربەی جار بە درۆ دەخەنەوە. ئەمە نیشانە ئەوەیە کە بەڕاستی بەشێک لە پارتەکانی دەسەڵات یاخود هەردوو هێزی دەسەڵات بڕوایان بە ئاڵوگۆڕی دەسەڵات و دەستە و دەستکردنی دەسەڵات و پەنجەنەرمکردن لەگەڵ وەڵامدانەوەی خواستەکانی خەڵک نییە بەوەی کە خۆیان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیاندا دەڵێن ئەگەر تەنانەت یەک کورسی پەرلەمانیشمان بەدەست بێت دەسەڵات بۆ کەس چۆڵ ناکەین. ئەمیر هۆمەرملی دەڵێت هیچ ناگۆڕێت چونکە یەکێتی و پارتی هەموو شتێک دەکەن بۆ مانەوەی خۆیان. ئەوەی کە خەڵکانێک لەسەر شەقام لە گرۆپەکانی فشار لە مامۆسایانی ناڕازی لە فەرمانبەران لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زۆرجار ئەم هوتافانەمان بەرژێ دەکەوێت. ئەمە قسەی تازەنین و یەکەم جار نییە کە خەڵک لەو دوو حزبە دەسەڵاتدارە نیگەرانەوە سیقە و متمانە نەماوە بەڵام دەبینین کە هێشتا خەڵک بێمتمانەی خۆیان بەرەمبەر بەم دوو دەسەڵاتە دووبارە دەکەنەوە. بەڕێزان ئێستا بەڕێز باوکی ئەحمەد وەردەگرین لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستانەوە. بەڕێز باوکی ئەحمەد فەرموو و سەرنجتان چیە لەسەر تەوەری بەرنامەکەمان دوای کشانەوەی سێلایەنەکە چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان چی لێ دێت؟ السلام علیکم. سلام و ڕەحمەت الله. خۆش لە بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس. بەڕاستی کشانەوە زۆر شتێکی باش بوو. ئەگەر بە ڕێگای قانونەکەی بکرێ ئەو حکوومەتە چل کورسی لە دەستدا لە مەسەڵەن چەند وەزیرەشی لە دەستدا لە پەرلەمان کە سەود لەگەڵ حکوومەتە نی. بەڵام ئایا جێمان چەند جێ لە قانون ڕادەگریت چەند جێ لە کاربەدەستان ڕادەگریت چەند لە خەمخۆران ڕادەگریت ئەگەر خەمی ئەو ملەتەی بی ئەویش دەری فکر بکاتەوە باشە لەبەرتی ئەو سێلایانە دەستان کشاوە خۆ لە خراپە ناشیشتاتەوە لە باشە کێشایتانەوەکەوە ئەو حکوومەتە چارەسەری ئەوە ئەی پێ ناکرێت ئێستا فەرموو معاش زۆر کەمە چارێک معاش پێ نادەین لە دومانزارێک باش کە چارەسەری شتێک توێ نەکرێت و یان دەبی چارەسەری بکەیت یان دەبی وازی لێ بینی کە چارەسەر توێ نەکرا مەسەڵەن وەرە هەر پێ زماندا دەنیشن لوی هەموو شتەکان دێن کاکە بە یەک ڕێز بین با بە یەک ڕێز بیماندە یەک ڕێزی لە ملەتێکەوە خەمی لێ بخۆی کات و مەسەڵەن خەمی لێ نەخۆی لە یاسا هەر برێ وەڵا یەک ڕێز بۆ چارەسەر دەکرێتە چارەسەری ئەو ملەتەیە بکرێت ئەم چارەسەرەکردنەکرێەوە بۆ چەند مانگە ئەو مانگە تا ئێستاش وعدی دیاریکراوی انتخاب دیار نییە کە دوێ حکوومەت درێژ بکەمەوە فەرموویەتی ئێستا تو نادەن کە انتخاب دەکرێت بۆ پەرلەمان درێژکردەوە لەو هەشت مانگی کە چارەسەری ئەم ملەتە بەڕاستی سەبری نمایە چارەسەرەکە بکرێ باشترە بە دەستخۆشی لەم سیلانەکە دەکەم کەوا دەستیان نێشتاوە ئینشاءڵڵا ئەوانیش غەمی ئەو ملەتەیە دەخۆن زۆر سوپاستان دەکەم زۆر سوپاس. بەڵێ باوکی ئەحمەد ئەگەر لەگەڵمان بمێنیەوە دەمەوێت پرسیارێک لە بەڕێستان بکەم. سەرەڕای ئەوەی کە سێلایەنەکە لە حکوومەت کشاونەتەوە و بەشێکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان کەوتۆتەوە دەست حکوومەتی ناوەندی فدرال بەوەی کە لە دەستمان داوە و ماوەی 3 ساڵە لە قەیرانێکی سەختی ئابووری داین هاوڵاتی هیچ متمانەیەکی بە حکوومەت نەماوە لە ئێستادا ئەرکی سەرەکی یەکێتی و پارتی نییە کە ئاشتەوای نیشتیمانی دروست بکەنەوە بنیاتنێنەوە و یەک ڕێزی نیشتیمانی دروست بکەن و متمانەیان لەگەڵ هاوڵاتیان تازە بکەنەوە. بەر زۆر جوانە ڕاستی یعنی ئەوەی ئەمە دەمانەوە یەک ڕێزی هەبی لە هەر پێزلانەکە کەوا کو حکوومەتتان پێکەوە ئەغاش چارەسەری کێشەی ئەو دەماوەرە فەقیرە بکە ئەو پێشمەرگەیە بکە ئەو مۆزەفەیە بکە فەرموو مەسەڵەن سەحا تەربیە مەسەڵەن ئەو دووە چینی زۆر چاکنە تا ئێستا تو دێت خەستەخانەکە سعات 12 دوام دەکات سعات 1 دوام دەکات فەرموو چی ئەو دەوامە دەکات دەوەرە تو بزان لەسەر خۆت چەند ناخۆشە مامۆستایەک کە معاشی نەبی مۆزەفێک کە معاشی نەبی مەسەڵەن لە 2 مانگدارێک معاش بگری ئەدیلۆ مەسەڵەن ئەوە چارەسەر بکە دەوەرە ئەو سێ کشاوە دووەکەت کرد کە ئەو سێ
هەیە لە خەمی ئەو ملەتەنە کەوا ئەگەر خۆشخواان بە پارەی زۆر وەردەگرن وەزیرەکان و مەسەلەن باندا پەرلەمانەکان و لە حکوومەت کار بەدەستی زۆر وەردەگرن فەرمانگرن بەڵام ئەو سێلانە کە دیاری کرد ئەوە لە ڕێزی ملەتن لەبەرەوەی ئەوان خۆشخواان لادا لەبەرەوەی چارەسەری ملەت بکرێ ئەوان دەبە ئەو دۆش ئەو هات فکرێک بکەنەوە کورەکاکە ئەمە با فکرێک بکەینەوە ئەو ملەتێمە چەند سارە 26 سارە و ناخۆشی دینی دەبا بینە سەر مێز گفتوگۆ جێلێک ڕابگرین جێلێک چارەسەری ئەو ملەتەیە بکەین ینی ئەو ڕوبەڕوە سار و ئەوڕۆ چەندی مانگە یعنی ئەوە ناکرێم هاتو هەر برێ بیتۆستێنەوە جێل لە ڕناگرم ناوەڵە جێلەیەکی گرتن چارەسەری گفتەکانمانە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز باوکی ئەحمەد کە لە شاری هەولێرە لەگەڵ مابووی سپاس و پەیوەندێکت. بەڵێ خۆشەویستانم دیارە ئەو بەڕێزە لە شاری هەولێر ئاماژەی بۆدا کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە مۆدوا بیرێک لە هاوڵاتیانی خۆی بکاتەوە و ئاشتەوایەکی بنەڕەتی واتە جددی دروست بکات لە نێوان پێکاتەکانی کۆمەڵگە بەتایبەت هێز و لانە سیاسیەکان بەوەی کە ماوەی 3 ساڵ زیاترە هاوڵاتیانی خستۆتە قەیرانەوە ئێستاکە کە هیچ دەرفەتێک نەماوە بۆ دەرباس بوون یاخود ڕاکردن لە قەیرانە کەڵەکە بۆکانی هەرێم کاتیەوەی کە بە هەمویانەوە قۆڵی هەڵبماڵن و بەنیەتێکی نیشتیمانی منەتەوەییەوە بەرەو ڕووی کێشەکان بڕۆن و چارەسەر بکەن. خۆشەویستانم بەشێک لە کۆمنتی هاوڵاتیان لەسەر تەوەری بەرنامەکە باس دەکەین کە بەڕێز بیلال خەزنەیی باسی لەوە کردووە کە ئەو حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە دوای کشانەوەی سێلایەنەکە شەرعەتی نەماوە. زۆربەی جار دەبینین کە یاسان ئاسان تەنانەت ئەوانەی کە شارەزایی یاسان باستەوە دەکەن کە هەر کات 2 لەسەر 3 یاخود نیوە زایدێکی پێکێنەری هەر پرۆسەیەک کابینەی حکوومەت بێ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بێت پارتێکی سیاسی بێ ئەگەر بێت و بەشێکی لێ کشایەوە بەشێکی لێ جیابەوە دەبینن کە شەرعەتی نامەنە مەژە و دەستەواژەیە کە بە بڕوای ئەو بەڕێزە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە ئەم سێلانێ لە جیابەتەوە شەرعەتی نەماوە. بەڕێز کاک سەرکەوت لە بازیان وەردەگرین کاک سەرکەوت سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. برا جوانەکەم ساوازی بەچی ئەکرێ بۆم دەدەڵان ناکرێ ئێستا بۆ خۆم فەرمانبەری حکوومەتم بۆشم معاشم 200,000 200,000 بەشی چیەکات؟ بەڵێ برا جوانەکەم ساوازی بۆوان ناکرێ ئەوان پیزم بڕۆن لەم کوردستان نامێنن ڕووی زووتی خوا ڕەشن و بۆ لەم کوردستانە بڕۆن باشە. بەڵێ کاک سەرکەوت ئەرکی هاوڵاتیان چێ لە کاتێکدا کە هیچ متمانەیەکیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە دەبینین کە باشترین چارەسەر سەرڕای ئەوەی کە تەزویر و گزیکاری هەیە لە هەڵبژاردنەکان بەڵام باشترین چارەسەر سندوقەکانی دەنگدانیە کە خەڵکی جارێکی دیکە متمانە بەو جۆرە دەسەڵاتە نەداتەوە فەرمانڕەوایی بکات. برازوانەکەم نەخێر باوەڕ ناکەم ئەم دوو حکوومەتە ئەم دەنگدان بێن وەزارم بکرێت ناکرێت بەوان ناکرێت بقوربان نەوان گەندەڵن نەوان بیشی کەم بە تەزویر ئەیکرد. بەڵێ ئێستا چی بە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ دوای 3 ساڵ زیاتر لە قەیران وەکو خۆمان بە کوردەواری دەڵێن هاوڵاتیانی خستە سەرچاجی عالی هێشتاکە لای ئەو وایە کە نەبای هاتووە نەباران. والله من داوای لە حکوومەت ئەەکەم داوای لە قوباد و یەتی ئەەکەم لە حکوومەت بشێنەوە باشە ئیسان بۆ ناکرێت کاکە ئەمەستان خۆم معاشی مەژوم 100,000 بەشی کرێخانوو بکە بەشی مەسرف بکە بەشی کارەبا بکە بەشی بۆ ئیدە بکات بەشی یەکشت ناکە ماشم 200,000 ئەوە معاشی ئێستا ماژ 2018 ئێستا مسلمان نەکردووە. بەڵێ کاک سەرکەوت بەشێک لە پارتەکانی دەسەڵات دیارە بەمەبەست ئەو قسەیە دەکەن کە باس لەوە دەکەن ناردنی موچە لە بەغداوە ملکەچکردنی هاوڵاتیانە بۆ نەیارەکەمان کە حکوومەتی ناوەندیە یاخود زۆربەی کات چوونی وەفدێکی هەرێمی کوردستان بۆ داواکردنی قوت و مافی هاوڵاتیان بە جاشایەتی لە قەڵەمدرا پێت وایە ئەمە جاشایەتی بوو؟ والله من باوەڕ ناکەم عەبادی موچە بنێرێت باوەڕ ناکەم بە قسەیە. بەڵێ ئەخڵە بۆی ناسێ من. بەڵام یەک پرسیار کاک سەرکەوت ئێمە 26 ساڵە ئەم دەسەڵاتە حکومڕانیمان دەکات لەو ماوەیەدا سەدان و هەزاران بەڵێنی بێبنەمایان بە هاوڵاتیان داوە
لە ماوەی 3 ساڵی قەیرانی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا کۆمەڵێک بەڵێنیاندا کە ئەگەر بێت و نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا زیاد بکات ئەوە دەستکاری خشتەی موچەی فەرمانبەران دەکرێت. هیچ لەو بەڵێنە نەشمان نەبینیم، ینی ئەستەمە یاخود قورسە ئێمە چاوەڕێ بەڵێنێکی حەیدەر عەبادی بکەین کە 2 هەفتەیە ئەو بەڵێنی داوات. والله من باور ناقع عبادي المسلمين من ما لا يشون من ذاك دولة عبادية كما تاز بين يربو مسلمين جاي خلق خوش خلق تعريض ما خلق صواب وتحقيق اما استيصال كاكا بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەرکەوت کە لە بازیان و لەگەڵمان بوو بەڕێزێکی تر لەسەر هێڵە کاکیوە لە شەقلاوە. کاکیوە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو کاکیوە سەرچاو. قوربان تەوەرەکەمان لەسەر دوای کشانەوەی سەلایەنەکە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕوات؟ والله بەڕای من سەلایەنەکان پێم باش نەبوو بکشێتە لەو کاتەیدا. بەڵێ لەبەر ئەوەی ئێستا وەزارەتی کوردستان وەزارەتی ناخۆش پێفەڕی هیوادار من نارم یعنی ئەوە بکەم دیفاع لە حکوومەتی هەرێم بکەم بەڵام وەڵا حکوومەتی هەرێم باشە بەڵام هیوادارم یعنی یەک قسە بانە لەگەڵ حکوومەتی ناوەندی هەتا ئەو وەزارەتی کوردستان لە یەک بەلایەکەچوو. بەڵێ دیارە کاک هیوا ئێمە هەمومان خۆشحاڵین بەوەی کە هەر هاوڵاتیەک هەڵوێستێکی نیشتیمانی هەبێت. سپاسی بۆ چوون و سەرنجەکەت دەکەم، بەڵام دیارە کە بە کۆمنتێکی من لە ستۆدیۆ و تێبینیەکی جەنابەت دیارە تەواوی لایەنەکان ڕێک ناکەون. ئەوەی هەیە کە بینیمان کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو هەوڵێکی زۆر هەبوو بۆ ئەوەی کە بەرامبەر بەغدا یەک هەڵوێستی هەبێ، بەڵام دیارە نەکرا. پێت وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ سێلایەنەکەی دیکە کە حکوومەتی بنکە فراوان بوو پێشتر ئێستاکە خۆی هەڵوەشێنێتەوە باشە یاخود درێژە بە کارەکانی بدات، سەرنجی بەڕێزت لەوە چییە؟ والله بەڕای من ئەتوانی بەردەوام بێ، بەڵام پێم باش نییە عنی بڕوا ناکەم سەرکەوتوبی لەبەر ئەوەی هەرمە سەرش کوردی شێ برا لە پشت برابی مەگەر قەزا لای خودابی. بەڵێ کاکیوە زۆر سپاس کە لە شەقلاوە لەگەڵمان بووی، دیارە هاوڵاتیەکی زۆر لەسەر هێڵا. بەڕێز ئالان لە قەزای شارە زۆر کاگالان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. مامۆستازانە یاەکان باش و سڵاوی خۆی گەودان لێبێ. سڵاوی خوارد لێبێ برا بەڕێزەکەم فەرموو. چاوەکەمی بەنسبەت ئەوەی بەناخەوە دوکشانەوەی سەلایەنەکە چی حکوومەتی چی دەبێت، من وا ئازانم حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆلاسەی کە ئەمەڵێت بڵێم لێشێتی و پارتی وەکو ساڵەکانی حەفتاوەستا بیرەکەنەوە. ئەگەر بێت و یەکێکیش بکشێتەوە پارتی بەتەنابێ کێشەی حکوومەت ئەوە لە 3 ساڵی پێش ئێستا هەموو بەپینەوەپەڕ و بە دزیوازی هەموو شتێکیان فری ئێستش هیچ وەک حکوومەت بە ئاسایی خۆی بەڕێ ڕابن و هیچ کێشەیەکیان ئەوان کێشیان لە بدنی سەوت و سامانی ئەم میلەتە هەیە، کێشیان لە دزینی قوت و موچە و پارەی ئەم میلەتە دامووارە هەیە، هیچ کێشەیەکیان نییە کارنووسی حکوومەت وەکو خۆیەتی بەبێ کێشە تەکمیلەکەن بریکان و 200 بەڕێوەبەری گشتی و 200 بۆ دارێت هیچ کێشەیەکیان نییە. بەس تبینیەکم لە کۆمەڵی ئیسلامی و بسوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی هەیە، ئەوش کە دەسەڵاتدارەکانی ئێرەکەیەکی پارتیە بە تایبەتی پارتی ئەڵێ ئەو سێرەیانە کە چوون بۆ بەغا کە موچورانە موچەی بە عەبادیان و تۆ بە حکوومەتی عێراقیان و تۆ کە موچەی حکوومەت موچەی هاوڵاتیانی هەرێمی مثلن تا ئەوەی کە پارتیەکێتی هێن بە چۆکە هێن بەوەی کە ئیحزاب بکەن کە کۆشتەکان کاتان لێکم لە کەناڵەکەتانەوە لە حیزبەکەتانەوە ئەگەر ئەمەتان وتووە لە کەناڵەکەتان هەر ئەم شەو بە شتێکی ئاشرا بڵێن ئەم شتە ماوەتوێ نەماوەتەوە خاڵی دۆنیش داواکەم مامۆستا پێنجی هەرم شەو فەرمیکەن بە مامۆستا ئەحمەدی حاجی من خۆمەک و مامۆستایەک وەکو پزیشکان و کارمەندانی تەرجیح بە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیوە بزانن ئەم شتانەکە ئەو دێت هاتن ئەم شەو کە کاک دەرباسوتی وەزیری کۆزانی عراقی بەم جوانە و موچەی مامۆستا و تەندروستی ئەنێرێت کاتان لێکە بێوەش پێنجی بکەن کە بزانن ئەم شەو کاک ئەحمەدی حاجی ڕەشی وەرن و نزیکترین زانیاریمان باشێت دەربارەی ئەو موچەی بەغاوە. بەڵێ زۆر سپاس باوکی ببوورە کاک ئالان، ویستم ئەوە بۆ جەنابەت باس بکەم کە ڕوونکردنەوە بدەم پێشتر ئەو لایەنانە ڕۆشتونەتە بەغدا بۆ
هێشتنەوەی قاوارەی سیاسی ناوی قاوارەی سیاسی هەرێمی کوردستان وەکو خۆی کە زۆربەی کات خەڵک مەترسیەوەی لەسەر هەرێمی کوردستان هەبوو کە حکوومەتی عێراق دەیەوێت هەرێمی کوردستان هەڵبۆشێنێتەوە تەنیا وەکو پارێزگا وەکو سیستەمی لامەرکەزی هەر پارێزگا و بە جیا مامەڵەی لەگەڵ بکرێت لەلایەن بەغداوە دیارە ئەم وەفدە سێ قۆڵیە جەختیان لەوە کردوتەوە و مەسلەی ناردنی بودجە لە حکوومەتی فدرالیشەوە بۆ هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە باس دەکرێت ئەگەر نایمە بە ناوی حکوومەتەوە قسە ناکەین لە قۆناغی کۆتاییە 175,000 موچەخۆر لە پەروەردە و وەزارەتی تەندروستی هەیە ئەمانە پێویستیان بە پاکردنەوەی ئەو لیستە هەیە کە پێشتر حکوومەتی عراقی ڕەخنەی لەسەری هەبوو بە بڕوای بەڕێوەبەرانی پلاندانانی وەزارەتی پەروەردە و تەندروستیش هەفتەیەک زیاتر ناخایەنێت ناردنی موچە لە بەغداوە بۆ پێی کە ئەمڕۆ لیژنەیەکی 16 کەسی بۆ وەرگرتنی کۆمەڵێک نمونە و باڵگە لە سەردام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی هەردوو بەڕێوەبەراتیەکانی پەروەردە و سەحە دەکەن بە ئومێدینەوەی کە لە هەفتەی ئایندە یاخود لە ڕۆژانی ئایندە بەر لە سەریمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەکانی خۆیان وەربگرن. باوکی ڕۆمان وەردەگرین لە بازیانەوە. بەڵێ باوکی ڕۆمان سڵاوت لێ بێ و فەرموو. سڵاوی خوا لە بەڕێستانم کاتە و باشش برای بەڕێز. زۆر سپاس قوربان هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرە جوانەکە لێکم سەرکەوتوو بن ئینشەڵڵا. برای بەڕێزم بەنسبەت تەوەری بەرنامەکەی جەنابدانەوە لای پیشانەوەی سێلایەنەکە چارەنووسی حکوومەتی هەرێم چی لێت؟ بەڵێ بەقەنەعەتی من چارەنووسی حکوومەتی هەرێم وەکو تۆ شەرعیەتی نەما ئاوا شەرعیەتی بێجاری نامێنێت پێویستە هەڵبەشێتەوە حکوومەتە. ئەمە یەکەم. دووەم ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمێ ئومێدیان مابێت تەنها ئومێدیان بە کۆمەڵی ئیسلامی و بزنەوەی گۆڕانە بەڕاستی لە ڕاستی ئەمە واقعانە قساکەم. من لەناو خەڵکا مەزانم معنەویات و حاڵی خەڵک چۆنە. دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ جاهاتە دەرەوتان لە حکوومەتی هەرێم ئێوە و یەکگرتووی ئیسلامی و بزنەوەی گۆڕان بە تایبەتی. بەڵێ برای بەڕێزم وەزعی خەڵک زۆر خراپە. هاوڵاتیان ئێوەی بەڕێز چاوەکۆ خۆڵستیان زۆر دەلێکە هاوارەکەن لە حکوومەتە پاڕێنەوە و ڕژای لێکەن. ئەڵەن کاکە دیکەن بە خاتری خوا لەبەر خاتر شۆری شەهیدان خەڵک وەزعی زۆر خراپە. خەڵکی ئاو بێکارەبایە بێ 980 بێ پارێ بێ عیشە وەزعوا ناچێ بەڕێ حکومداری وا ناکرێت بەڵام بەداخە ئەوان ناتوانێت حکومڕانی هەرێمی کوردستان بکەن. دوای سەرکەوتن بۆ ئێوە خواست میوادارم بەردەوام لە کارەکانتان. دەستخۆشتان لێت. زۆر سپاس بەڕێز باوکی ڕۆمان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک ئەحمەد لە ڕانی وەردەگرین. کاک ئەحمەد سڵاوت لێ بێ. السلام علیکم باشی براکەم. وعلیکم السلام برای بەڕێزم فەرموو. سپاسەکەم وەلا کاکە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی تەوەرەیەکی زۆر جوانە. زۆر سپاس. من بۆ ئەو تەوەرەی بەڕاستی وەکو دەتوانم بڵێم نەڕووی دینەوە ئینسان ئەگەر تۆزێک بەزەی بۆ میلەتی دەبێنە ئەمن ڕێزم هەیە بۆ ئەمیری کۆمەڵ بۆ ڕێخەری گشتی و ئەو لایەنەکانی کە لە حکومەت دانینە بەڕاستی ئەمن لەگەڵ وان بن بەڕاستی هیچ حاقی ئەو میلەتە نییە. ئەو میلەتە ئەوەی قابیلە کە ئەوەی دەکەتن ساڵە ئەوان بۆ خۆیان دەنگیان بۆ دوو حیزبەی داوە شەڕیان بوو ئاڵیان بەرز دەکردەوە لەسەر یەکێتی و پارتی لەسەر ئەو حیزبانە خۆ نە کۆمەڵ ئەو کاتی هەندا دەسەڵاتی هەبوو خەڵک دەنگی پێدا هەتا سەر حکم و دزی کردبێ و پارێ خواردبێ و سارەی زۆری بەدوا بێ و نە گۆڕان وا بووە و ئەگە باش بێ ئێستا ئەوان پاک بوونەتەوە و ڕووی خۆیان بۆ ئەو میلەتە گەشت کردەوە. بەڵام یعنی پێم سەیرە کۆمە و گۆڕان ئەو هەبوو ئەو میلەتە بەفرۆشن و ئەو میلەتەش نازانن. کاتێک دەزانن ئەگەر ئێستەکە بەسەریان داشکا ئێستا چەند جار ئەو هەموو گۆڕان کۆمەڵ بەڕاستی ئەم دەستخۆشی لە کۆمەڵ دەکەم. داوای دەکرد کاکە ئەو ڕساندەمە نەکرێ هەر کردیان ئێستا خەریکەن دەمان خەرەدای کۆمەڵوانە. یعنی زۆرم پێ سەیرە ئەو میلەتە بۆ تێناگە ئەو میلەتە تاکەی ئەوە بیر دەکاتەوە بەدا دوو نەفەری دەکەون بەدا هەر نەفەرێک دەهۆڵی لێدە بە دوای دەکەون. ئەو پارەیان زی براکە ئەو هەموو نەوتەیان زی. بەڵێ کاک ئەحمەد پێدوانیە کە بەڵێ ببوورە پێدوانیە کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حەقیقەتی سیاسەتکردنی دوو حیزبی دەسەڵات گەیشت بن و هەڵبژاردننی داهاتوو نەتیجەکان نەگۆڕێت. برام ئەمن هیوادارم میلەتی کورد دەستن هەیە شانسی بەدەستیماوە ئەویش ئەو دارەیانە ئەو شانسەی لە بەدەستی داماوە دەڵێت دڵنیە بۆ هەتایە ئەو حیزبانە وەکو بەشار ئەسەدی دەبێت بە سیلاح و بە کۆچەکانی بە دارتفەنگ و بە سازەزەن و کەلابەردان ڕاوی ئەو حکومەتەینێ دەنا برا من ئەوانە وازوو هەڵناسەندرێت هەندێیان پارە هەیە هەندیان سارەیە هەندیان ژێلا و خانوو هەیە بەسەریاندا بڕۆخی ئیشەڵڵا ئەوانە واز نایانوا لەو میلەتەی چکە دەزان ئەو میلەتە چۆنە
فينا كان مع السادة طبعا أما تاك ما كنا ولا بخدها وفاردي أي بس إنه مش فارني أبدا فارج وزار وفاضي إيش كان سلمان جانا سرا فارج وزار وشازيان سرا فارج وزار وحديان سلمان لسرا يك سخانة كإيش هم خلص قايلة بمعاشكي جفت زاريش هم قايلة بەڵێ زۆر سپاس بەڵێ باوکی ئەحمەد زۆر سپاس بۆ تێبینیەکانت بۆ ڕوونکردنەوەکانت تروسکایی لە سلێمانی لەگەڵمانە بەڕێز تروسکایی فەرموو بەڵێ سڵاو دەستخۆشی بەردەمەکە دەیرەکەم بەڵێ زۆر سپاس سەرنجت چیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا سێلانی سەرەکی لە کابینەکە کشاونەتەوە ئێستا دوو پارتی دەسەڵات واتە لە حکوومەتی بن کە فراوانەوە هاتووەتەوە سەر حکوومەتی یەکێتی و پارتی بەڵێ بەڕاستی زۆر جوانە خۆی ئێستا وەختێکی زۆر ناسک بوو دەبا یعنی ئەو لایەنە لە بۆ کورد بەڕاستی باش نییە دەبا یعنی ئەوانە جیاواز نەبنەوە بەڵام بەداخەوە ئەو حکومەتەوە ئێستاکە خەڵک هەموو لێ تووڕەیە تەماشا دەکەی خەڵک هەمووی بێموچەیە ینی نەوتینیا کەسکار و خوشبوو برا و کەسکاریشی هیچ چاوەڕی ئەو ڕۆژیان نەدەکرد کە ئەوان نیان چاوەڕێ دەکرێت بەداخەوە ئاو وڵامیان بکرێتەوە ئێستا سەتاف کەس بێموچەیە ئەگەر بێ ئێمە تەماشا بکەین ئەگەر چاوەڕێ ئەبادی بکەین بەڕاستی من پێم وایە ئەو یاری بە عەقڵی کورد دەکات چونکە لەبەرەوەی ئێمە پێشتر ڕژێمێکمان هەبوو کە ئەو ڕژێمە من باڵبوونەکە باسی دەکرێتتر عینەن شوێنی ئەو گردەکە باوەڕکە پارە بۆ کورد نانێری زۆر دڵنیایان بکەمەوە ئەنی ئەو حکومەتە هیوادارم ئەگەر ئاوا بڕۆنە بۆ هەڵبژار هیوادارم خەڵک پندی زمانەیان پێبەوەی نێتێتە سندوقەکانی دەنگدا چونکە خەڵک زۆر لەیان ئەیزا تەماشاکە ئێستا بڕۆ ماڵەشەی دەکات دەبێت نێوتیانی لە ماڵی خۆیان سێت کە هەمووی بێموچەنە خوشک و برای کەسکاری شەید ئاوا وەڵامیان دەدرێتەوە سێت کە مەحاشی خەڵک دەبڕن و کەم ئەندام و خانەنشینی فەقی یعنی لەبەرچین یعنی خەڵک وای کردووە کە موچەکانیان یعنی بەسەردا بێتەوە باوەڕکە لەسەرەوە دەست پێ بکە خۆی لە دزە گەورەکان چێە گەورەکان چێ لە خۆیانەوە دەست پێ بکە فەقیر بڕوان ناکەم ئەو شتە بکە بەڵام هیوادارم خەڵک زۆر زۆر لەیان پڕە هیوادارم بە خۆیان دابچنەوە سەتەها بەرنامەی ئاوای دەکرێت دەستخۆشیتان لێ دەکەم چونکە خەڵک زۆر زۆر بوویتە دوو چین ئەوانەی کە چینەکەی هەبوونەوە چینێکی کە مەعاش وەرە باوکە هەمووی ئیوا هەیە باوکە چەند مانگە نەچێتە دەرەوە مەعاشی نییە منداڵەکەیان کەسێکی نییە خۆشیان پێویستی بە پارەیە یعنی حکومەت خۆ خێر بۆ خەڵکە ناکە هیوادارم بە خۆی دابچێتەوە بەڕاستی خەڵک بێزارە خەڵک لەیان پڕە هیوادارم کەسێکیان پێ نەداتن هیوادارم بە خۆیان دابچنەوە پارەشیانەیە بۆ ئەم ملەتە نانێنن تەماشا بکە منداڵی خۆیان بە سەد دەفتەر دەخوێنێ لە خوێندنگاکان یعنی ئەو پارانە ئێستا هەر مەسئولێک باوەڕکە یعنی مەعاشی ئەو خەڵکەی من پێ دەدرێ بەڵام خۆیان بێدەنگ کردو هەر دەڵێن نییە باوەڕکە یعنی هەیە نەوتەکەش هەیە بەڵام خەڵکیان ئاگرتی کردە بەڵام دڵنیا من چاوەڕێکەن ڕۆژێش ڕۆژێکی ناخۆش چاوەڕێیان دەکات بەڵێ زۆر سپاس بۆ تروسکایی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوارە وەردەگرین لە عربەت بەڵێ کاک سوارە سڵاوت لێ بێ و کاتت باش السلام عليكم وسهلا عليك السلام برای بەڕێزم عليكم السلام وسهلا والله لسر باسی تەوەرەکەی جەنابەت بەڵێ داواکەم لە خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو مخافەزەکانەوە بە هیچ شێوەیە دەنگێکی پارتی نەدەنەمژی تاکەی خەڵک وشیار نابێتەوە تاکەی خەڵک گوێ لەما ناگرێت تاکەی خەڵک داوا لێکەم لە هەموو مسلمانانی هەرێمی کوردستان بە پیر و گەنج و ئەوەی کە مافی دەنگدانی هەیە و ئەوەی کاچە بە سەسنێکی دەنگدان دەنگ بەمانە نەدا کەرگوچان بە فیڕۆدا مەعاشی خەڵک نادەن نانی خەڵک نادەن ئاوی خەڵک نادەن کارەبای خەڵک نادەن ئێمە چیان ناوامانە بیکەن چیان ناوەی کرد چی ماوە بە سەمیلەتی کورددا بێن زۆر باشە چی باشان چییە حەکی باشان نییە ناوا لە خەڵکەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدا لەبەرەوە کەسێکی پاک و بێگەرد و چاکن بەڵێ کاک سوارە من دەبێت 26 ساڵە ئەمە داوای بر دەکەم 26 ساڵە ئەمانە خەڵی خەڵکە مژن بەخەی چارەکی کۆمەڵی ئیسلامی یارمەتی خەڵکی هەرێمی کوردستان نەداوە خانە بۆ خەڵکەکەن پارادەن بە خەڵک دەست بە فەقیر درێژەکەن ئەمانە 26 ساڵە نەوت و هینی وڵاتە بزن دیلارەکان بە فەقیر نییە بۆ حەج کەسی بۆ فەڵامەر نییە تاکەی خەڵوازیان هێنانێ لە ڕێی خوا زۆر باشە
کاک سوارە پرسیارێک لە بەڕێستان دەکەم سەرڕای ئەوەی کە هەموو ئەوەی کە جەنابەت گوتت و پێشتریش هاوڵاتیانی دیکە باسییان کرد بریتێ لە بێمتمانەی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە حکوومەت ئەو هەموو نەهامەتی بەسەر خەڵکدا هێنا توانای هەڵسانەوەی هەیە توانای دروستکردنەوەی ئەو متمانەی هەیە لە ناو پارتەکان و ئاشکردنەوەی هاوڵاتی و حکوومەت یاخود چارەسەر ئەوەیە حکوومەت دوور بخرێتەوە و پارتەکانی دیکە بێنە پێشەوە بۆ لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە تەواو والله مامۆستا جانێشتی پێ بڵێ بەڵێ نەک 26 ساڵەمانە ئەمانە 26 ساڵترەمانە لە سەرتەخت بن یەکشت ناکەن دڵی میلەتی کوردی قوربەسەر خۆشکرد بە حشیەوە ئەمانە چاکیان نییە جارێکی تر بێنەوە سەرتەخت و ئەمانە بێنەوە سەرتەخت نەک 200,000 بە معاش دادەن دینارە بە خەڵک نادەن بەخوا خەڵک خوێنی میلەتە مژن بە یەکجاری نە مەرجیان ناوە نە ڕێزیان ناوە نە حشیان ناوە ئەوە چاکە بێ بۆ کورد دایکەن بەڵێ زۆر سپاس کاک سوارە لە عربەتەوە لەگەڵمان بووی دەستخۆش بۆ سەرنجەکانت بەڕێز گوڵاڵەخان لە سلێمانیەوە لەگەڵمانە بەڵێ دادە گوڵاڵە فەرموو بەڵێ چۆنی کاکە گیان باشی سڵاوی خوارد لەبێ خوشکی من سەرچاو ڕێزم هەیە بۆ کەناڵەکەتان زۆر سپاس دەستخۆش فەرموو بێ زەحمەت تەوەرەکەی ئەمڕۆتان زۆر ڕێک و پێکە ئەڵێ دوای پیشانەوەی سێلایەنەکەی چارەنووسی حکوومەت هەرێم چی لێ دێت برای بەڕێزم چارەنووسمان چی لێدە وەڵڵاهی چارەنووسمان زۆر خراپ دەوێت ئێستا ئەمان کشاونەتەوە ئەی بۆ زووتر نەکشانەوە کاش بەڕێی من زووتر کشانایەوە باشتر بوو ئێمە ئێستا من ئافرەتێکی خانە نشینم بەڵێ وەلو یعنی تۆزەهینەکەم لە لێتان سێ مەعاشی مانگی پار 2017 تا ئێستا مانگی دوومان وەرگرتووە ئەوە سێ مانگە مەعاشمان وەرنەگرتووە من کرێچیم ماڵ مناڵ بەخێوەتەم بەڕاستی لە وەزعێکی زۆر خراپ داین اینجا داوا لە بەڕێستان ئەەکەم بە بێ زەحمەت بەشم دەنگمان بگەێنن بۆ ئەو لایەنانەتان ئێتر زۆر سپاس چاوی ئێمەن دەستخۆش دادە گوڵاڵە بەسەرچاو هەموو لایەنەکانیش ئێستا گوێیان لێتە بەس بەسەرچاو ئێمە بۆیە لێرێن بۆ ئەوەی کە ببینە چاو گوێی هاوڵاتیانی بەشمێنێتی کوردستان و لە ڕێی ئێمەوە تاوی داخوازیەکانی خەڵک بگاتە حکوومەت ئەگەرچی وەکو خۆت باست کرد گوێش ناگرێت زۆر سپاس بۆ دادە گوڵاڵە بەڵێ خۆشەویستانم لە پەیوەندی کۆمەڵێک هاونیشتیمانی و هاوڵاتی دڵسۆز و بەشمێنێتی کوردستان ئەوەمان وەرگرت کە بەڕاستی خەڵک تەواو بێزارە لە سیاسەتی بێباکی دووپارتی دەسەڵات لە ماوە چەند ساڵی ڕابردوودا دەبینین کە لە هەموو وڵاتێک حکوومەت پارتەکان کێبەرکێ دەکەن لەسەر زیاتر خزمەتکردنی هاوڵاتیەکانیان ئەو ململانە شەریفانەی کە هەیە لە پێناوی خزمەتکردنی زیاتری خەڵکە بەڵام بەداخەوە لێرە دەبینین بەرپرسە باڵاکان خۆیان و خزمەکانیان و حزبەکانیان بوونەتە ملیاردێر بەسەر حکوومەتەوە هاوڵاتیانیش موچەکانی خۆیانیان پێنادرێت باوکی محەممەد لە هەولێرەوە بەڕێز باوکی محەممەد فەرموو کاکە سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاه کاکە گیان ئەو حکوومەتە کە پێی دەگوترێ حکوومەت بەڕاستی حکوومەت نییە بەڵکە دەسەڵاتێکی زۆردارە چونکە وشەی حکوومەت لە حکمت وەرگیراوە حکومت یعنی بەڕێوەبردنی ملت بە زواتری شێوە بە عەدالەت لەبارەی پیشانەوەی حیزبانە لە حکوومەت هیچ سوودێکی نییە لەبەرەوەی زۆر درەنگە بەڕاستی دەبا ئەو ڕۆژێ بکشابانەوە کە پەرلەمانیان بایکۆت کە پەرلەمانیان داخست بە زۆر بەبێ شەرمانە ئێستاش کە چەند مانگێکی ئەو حکوومەتە ئەو دەسەڵات چەند مانگێکی باوە زۆر بە بێملەتی شەکەی خۆی دەکاتن لەبەر ئەوانە لە بنەوە لە ژێڕە ڕێککەوتونکەوە هەموو شتێک سەرۆتە گرنگ لای ئەوان سەرۆت سامانی ئەم ملەتەیە یعنی شەرم نییە هیچ شتێک نییە کە شەرم بکەنیان ڕێگریان لێ بکاتنەوە پارێکە سێ مانگ ئەو ماوەسا بەستە زمانە سێ مانگ لە سلێمان لە سنجادار فەڕین و هاواریان کرد ژیا پێ نەدا لەو ڕۆژانە مانگێک نابێت کە ئەو خەرکە
لە سلێمانی ڕاپەڕی بە زەبر و زەمی بە ئاسن سەرکوتیان کردن کەواتە ئەگەر حیزبێک یا دوان بکشێتەوە یان نەکشێتەوە هیچ گونەتیان پێ نییە بەداخەوە بەڵام گرنگەوەیە ئەو حیزبە ئیسلامیانە کە یەکتر بگرن لە بۆ داعەت و لەوەی هەڵبژاردانە دابێتن چکە بەڕاستی ئەو خەڵکی زۆر گلەیە لە ئیسلامیەکان کە هەر یەکە و ئەگەر هەروە بڕواتە هەر یەک بە ئاوازی خۆی بخوێنێت لێک نزیک دەبرەوە بەڕاستی و خەڵکە زیاتر گلەیەیە لەبەرەوەی ئیسلام هەر یەک ئیسلامە ئەگەر وانە کرد بەڕاستی من لێرەوە پێتان دەڵێم کە هەر یەکە کورسی لە بۆ خۆی دەوێتن لە بەرژەوەندی خۆی ئیش دەکات ئەگەر ڕاز دەکەن ئیسلامیەکان پێویستە بەڕاستی بە زووترین کات لستەشی زۆر گەورە دروست بکەن بۆ ئەوەی ئەو نەهامەتەی کە بەسەر ئەو ملەتە قوڕبە سەرهاتێ بە زووترین کات لا بردێترە ئەو زبن مستەما زۆر سپاس زۆر سپاس باوکی ئەحمەد بۆ پێشنیارەکەشت دیارە هۆکارگەلەکەن و تەواوی بەرپرسانی لانە ئیسلامیەکانیش بێگومان گوێبستی بەرنامەکە و تەوەرەکە و پێشنیارەکانی ئەوەشە بن بە ئومێدیەوەی کە وەڵامی خواستەکانی ئەو بدەنەوە بەڵێ گەلاوێشخان لە سلێمانی وەردەگرین دادەگەلاوێش سڵاوت لێ بێ و فەرموو. سڵاو لێ بێ ئێوار و باش. سڵاو لە بەڕێستان. بەڕێی من ئەو سێ حیزبە لە پێشا گۆڕانی گەندەڵ پڕ بوون چیان ویست لە دنیای پاریان وەرگرت و ئەوەی دراوسەکەشیانە ئیسراحەتیان پێ کرد باشە ئیتر میلەت هەیەی نێتی پێشمەرگەیە سەیدە چاوی دەری ئەوە کەی کێشەی ئەوانە ئەوان پڕ بوون یعنی حەچی ویستیان کردیان ئەمە نەیان پارە وەرگرت لە حکومەت حتا ساڵ بوون بە تایبەتی گۆڕانی گەندەڵ ئەنجا ئەوانیکە یعنی حیزبایەتی یعنی داوەشینە کە حسابیان بۆ شەهید و بۆ پێشمەرگە و بۆ ئەنفال و بۆ خەڵقی بەشەرەف و دڵسۆز نەکرد یعنی هیچی تەواو خەتەیە بە مەردی بژی بەس ئەمانیانەیە هەموو کەسێک بەبێ شەرەفی بژی. بەڵێ سپاس بۆ دادەگەلاوێش لە سلێمانی دیارە بەڕێزیشت حەقی ئەوە تەیە کە ڕەخنا واگلەی و دەردە دڵی خۆت بۆ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بنێری بەڵام لای هەمان ئاشکرایە کە دەسەڵات و پارە لا یەکێتی و پارتی بووە حزبەکانی دەرەوەی پرۆسەی گەندەڵی تامانەوەیان لەناو حکومەت نیازیان بە ئەنجامدانی چاکسازی بۆ بەڵام کە لێی بێ ئومێد بوون دیارە هاتنە دەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دادەگەلاوێش لە سلێمانیەوە بەڵێ کێمان لەگەڵ بوو. فاتمەخان. بەڵێ فاتمەخان فەرموو بەڕێز فاتمەخان. ئەی باوکەکەم حکومەت باوکی ملەتە دشمنی ملەت نییە. بەڵێ. باشە ئێمە تەقاعدین لە ساڵی دوو مەعاش بەش چی ئەکات؟ ئەم حکومەتە بیر ناکاتەوە بە چێژی ئەم ملەتە؟ نەوەڵا بیر ناکاتەوە دادە فاتمە. ئەگەر بیر بکاتەوە پارەی ئاوت بۆیەت پارەی مۆلیدێت بۆیە جریانت سەختە نازانی بە چێژی بەس ژنەکانیان نەکە هەردەگیان وەک یانە سەر تەلەڤیزیۆن تێکەنن بەم ملەتە؟ بەڵێ. پێکەنن بەم ملەتە باوکەکەم گوناحە عالەمیش نیەتی بەسە دەها. خۆ دشمنیش بێ ئەوە بە ملەت ناکە ملەتی کورد ئەوان کرد بە پیاو. باوکەکەم نابێ وا بکەن لە ملەت ئەبێ ملەت بەخێوکرێ بە ڕۆحمان دەرچ دەها ئەم عەلامە فەقیر و هەژار واتی و نەبناوە کەوتە بەبرسێتی. بەڵێ دادە فاتمە هیچ ئومێدەکەت بە حکومەتی هەرێمی کوردستان ماوە سەرڕای ئەوەی کە ئەو ڕەخنە زۆرەی لێ دەگیرێت؟ ئومێدمان مردووە. بەڵێ. ئومێدمان مردووە زوو ئومێدی ملەتی حکومەتی ملەتی بەخێو نەکات ئومێدی چی بمێنێداها. بەڵێ. باوکەکەم دەستان خۆش بێ یاخوا. زۆر سپاس بۆ دادە فاتمە دەست خۆش بۆ سەرنجەکانت. ئەلو بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت باش فەرموو. لەبەروی زۆر کات نەگرم من ئەوەندە ئەڵێم دەتانەوێ ئەم سیسارکانە کەوکە بیکەن لە بەغدا چۆنن لە کوردستانیش سەری سەقەتیان وەها پێنەوی بکەن و ئەم جارەکە کۆبوونەوە بۆی عەبدوڵڵا پەشێ وەڵێم مێز و چەرەسی سەرمێزەکانیان لە بەردەمدانێن نا من وا ناڵێم ئەڵێم وێنەی قومارخانە و باڕ و مەتار و کەشتیەکانیان لە بەردەمادانێن. جا شتێکی تریشت بۆ بجێڕمەوە زۆر کاتە لێ نەگرم مەڵەن کاتی خۆی پاشایەکە بوو ئەم پاشایە دار و دەست و دەوروبەرەکەی هاتنە لای پاشاوە وتیان پاشا قەرارێک دەرکە با سەرانە لە خەڵک وەرگرین
پاشاوتی بابە بۆ واکەن واز بێنن ئێمە کێشەمانی ئەوەی ئێمە ئەمانەی خەڵکی کە نەوتیان پاشا ئێمە خەڵکەکەمان خوێنەوەتەوە گوێ لێمە بەڕێزم ناچار بوو قەرارێکی دەرکرد وتی بڕۆندەی قەرار دەرکەن دەسوودارەکەی بانی کەوت لە ناو خەڵکەوە وەکو ئەفو ببوورە ئەم کاسە لێزوو دزوو بەکرێ گیراوانە وتیان هۆ خەڵکینە حکومەت قەراری دەرکرد ئەبێ کولی نەفرێ دینارێک بە وەکو بەڵێن باسەکرێ خەڵکەکە وتی وای لێ هات سەریانەکرد هەمووی سەرێ گرت و زوزوی کاکە خێراتە لاس و با من پارەکەی خۆم بەم و بڕۆم ئەو قەراران جێبەجێکرد پەترێکی تری پێش و هاتنەوە دەسوودارەکان وەکو ئەم بەکرێ گیراوانە وتیان گەورەمان پاشا پورە وەرە شتێکی تروتی چییە احترامن بۆ بەڕێز و بۆ کەناڵ و بۆ بینەرەکەش وتی با ئەم جارە قەرارێکی تر دەرکەین بیکەین بە دینارێک و شەقێکیش لەگەڵیا یاوتیان ئەمە چۆنە بێ کاکە ئەخوا نابێتی دەی ئەبێ ئێمە خورە خەڵکەکەمان خوێنەوەتەوە پیاڵە بیرنووسن ناچاری قەرارەکەیان دەرکرد وتیان هۆ خەڵچینە پاشا قەراری دەرکرد شەقێک لەگەڵیا و دینارێکیش وتی هەر خەڵک بووبانی زوو سەرێکە کوڕی بابە لاسۆ خێرا با دینارەکەی خۆم و شەقەکەم تێ هەڵدێ و بڕۆم نەجاتم بێ لەلایەکۆ ئێمەش وەکو میلەت وەکو بەشێک بەشێکین ئەلەو دەسەڵات ئێمەش لەو میلەتێنی لەو پاشا و دەسەڵاتەمان هەیە هەموو قەنەعەتی من وایە ئێمەی خەڵکیەوەتە پێی ڕازین کاکە من ێستا خۆم بۆ ناوی شوێنەکەم و شوێنەکەشم بە هەڵەتە ڕادەیەک تێداوی بەخۆم کادرێکی یەکێکم لە حیزە باڵا دەستەکان بەچێ تازە تۆڵم کردووە ئیترەوەش ئەگەڕێتەوە خۆم و خواست پێی لێم وەرەگرێ کە دەستم هەبووە بە پەنجەیەکی من کە ئەمانە چەند دەستی خیانەتیان ڕاکێشاوە لە کوشتن لە زینا لە قەفڵ لە خۆفرۆشی بڵێم چی کاکەی تر ئێمە ئاوای بەڵێ زۆر سپاس تریشم هەیە بەس سەدام پێ زانیتی چۆن میلەت چارەکە ئەویش بەس کوتەکەکەی نەق قانونەکەی زۆر جوان بوو فەرق و جیاوازیەکی ناکرد لە بەسڕەوە هەتاوەکو تەوێڵە و دەستخۆش قوربان کە ڕاستەوخۆ لە بازیانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دیارە هاوڵاتیەکی زۆر لەسەر هێڵا بڕێز خامۆش کاک خامۆش لە سەی سادەقەوە بەڵێ ئەو کاتان باش ئەو کاتت باش براکەم زۆر سپاس بۆ تەوەرەکەتان چاوتان ماجەکەم وڵای من پێم وایە خەتای خەڵکە خەتای قەت خەتای کەس نییە خەتای ئێمە مشکلەی وشیاریمان هەیە مامۆستا ئێمە یەک کێشەمان هەیە خەڵک وشیار نییە و ئێمە نەدەسەڵات نەپارە هیچ شتێک لە لای گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوون یانی ئەمە ناحەقی ئەکرێ ئەمە ناڕوونیە ناتێگەیشتنە نەدەسەڵاتان لایە نەپارەتان نایە هیچ شتێکران نانیە ئەنجا لایەکێکی پارتیش نییە لای نێشیر و قوباتیش نییە بابزانن برای بەڕێزم دەسەڵات و پارە لای هێرۆخان و لای مەسعود بەرزانیە ئەمە حەقیقەت و کرۆکی مەسەلەکەیە دەسەڵات و پارە و قەرار و بڕیار و ریفراندۆم و هەموو شتێک لە لای کاک مەسعود و خاتو هێرۆی برای محەممەدە لای ئومەتی محەممەد نییە بەخواو نێچیر و قوباتە کە ئایدا هەڵە سوڕێن و سەرۆکی حکومەتن دەسەڵات داژێمەگەر بەدزیوە شتێ بکەن هیچ دەسەڵاتێکیان نییە ئەینا چی دای کۆمەڵی قوربەسەر و گۆڕانی هەناسەساز و یەکگرتی دێکە بە پەلەپەل ڕایکردە لە دەستی کێشاوە هیچی بۆ نەکرا کاکە ئیترە دادەگە لایەژێت خوا ئێمە هەزارەهامان هەیە ملیۆنەهامان هەیە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕاکانە تێناگەین ئێمە میلەتێکمان هەیە قوربەسەرە تێناگەیە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو جەماوەری خەڵکی کوردستان بەشێکی زۆرمان کۆی لێیە هەر بەدڵ خۆیان خولێتەوە هەڵێ بەخوا هەمیان وەکو یەکوان ئەی قوربەسەر وڵایی دەسەڵات لای هێرۆخان و لای کاک مەسعودە لەگەڵ حرمەتم بۆیان ئەمە ڕاستیە کە حتا دنیا ئاخرێ من بەرپرسم لەم بۆچوونەی خۆم وایشە بەخوا یەک کەس بەخوا نێچیر و دەسەڵات لە لای نێچیریش نییە لای قوباتیش نییە لای پاربێڵیش نییە وەڵی برا دەسەڵات لای هێرۆی برایە مەحموود و لای کاک مەسعودە بە پارەوە بە دەسەڵات و دەسەڵاتی ڕیف ئەی باشە کەکوو لە ریفراندۆما لە کەرگووە خەریک و یەکتری بخۆن دەسەڵات لای دوانەیە برای خۆ بەڵێ کاک خامۆش زۆر سپاس بە سەرنجەکانت کاک محەممەد لە دەربەندی خان وەردەگرین کاک محەممەد سڵاوت لەبێت هەموو کاتێکت کاک محەممەد زۆر سپاس بەڕێزگیان سەبارەت بە بارودۆخی ئەمڕۆی کوردستان بەڕاستی لە حاڵەکاتێکی یانی لە حاڵەکاتێکی گیان دەچوونین بەڕاستی میلەت بەم شێوە نابرێ بەڕێوە یعنی تۆ هەر بەراوردی کە بە سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم 150 مۆنیکا هاوە دواوە قەنا ئیسفادە چیە بۆم کوردستان بەس بڵێ خۆی دێڵێت ها لە 150 خاکی کوردستان لەدەستدا فەرمو ئەوە حاڵی موشەخۆرانی هەرێمە فەرمو ئەوە حاڵی دایکی شەهیدانە
فرموا حالي كسكري أنفال كراوسانا كبطوبة شدة وي بقوتي كسيت كإفليج ببضان عربانو بالرواب كالشيطان مزيتايته ها شيطان مزيبه كسيته كبشقوتي كسيتي إفليج ببريد ها يا سويتي حكومة هرمي كردستان يا برا شبري سويتي حكومة هرمي كردستان استفادة غير خوتان بيغلين يعني أجر كسيك سود بخش بولات غير خوي أساني استفادة غير شيء ها بابر بيت السنة تلفزيون من أمام كردية غير زر النبي كانت دعوة دي أكيد وأنا قال له خلقه كان أخوة الدنيا هي قيامتي وخلقي أنا كوش بقرآن خلوة بيزود وكرافة خلوة جاتو يعني براسي خلوة لا تقول بفروشي أو برا الإسلام يعني هالقرآن كبيني لا تيجي نوسيو عليه قلت ليك ما بفروشن يعني خذ بكي إنسان تواني لا اللي تزي خوي بفروشيت بس خوشي تاني كم يدواسر دوتن دابو خاص زۆر سپاس بۆ کاک محەممەد لە دەربەندیخان بەڕێز بەکر علی لە شانە دەریە وەردەگرین. ئێوارە باش سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام قوربان. کاکە گیان بە قوربان چاوم پێش هەموو شتێک حەزێک بەڵێ کاک بەکر بڵێم لە خزمەتتا گوناحە بە یەکگرتو بڵێن جەماعەتی ئەشۆڤیلا ئەمە یەک ئێمە پەیوەندی بە تەوەرەکەشتم نیە داوای لێبوردنی لێکەم. کاک بەکر تکایە تەشیر بم مەکە دیارە کە وەکەوە بەڕێزەی پێشتر قسەی کرد پارە و دەسەڵات دیارە لای کێیە دیارە کێ هۆکاری بەڵێ باوەڕ هەبێت ئەو بازی لە ئەوڵەوە کە یەکگرتو ئەوەی نەکردایە ئێمان بازەمان نادایەتەم فڵبەسێرەمان توش نابوو وەڵاتی ئەوایە یەکگرتو ئەم حیزبی ئیسلامیانە کە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕێز وەکو حرەکەی ئیسلامی وەکو یەکگرتو بەیانێکیان هەبوو کە یەک بگرن کە کوردستان باوکە حیزبی ئیسلامی بە یەک لیزدا بەدینایە عنوانەکانی بە یەک لیزدا بەدینایە ئایا یەکگرتو حرەکەی ئیسلامی بۆ لەژێر چەتری بەڕێز مامۆستا عەلی دەرچوو زۆر سپاس مەمنون. زۆر سپاس بەڕێز کاک بەکر عەلی. کاک ڕەسوول وەردەگرین لە قەڵات زێوە. کاک ڕەسوول سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بێت. سەرچاو کاک بەکر کاک ڕەسوول فەرموو. وڵی سەبارەت بە سەبارەت بە شانەوەی دووسێ لایەنەکە بەڵێ بەڵێ پێگورتیان تازە لەبەرەوەی کە لە حکوومەتیش دابن هیچ راستی هیچ ئەوێشی نییە. بەڵێ چونکە من بۆ خۆم پاکەوانم بڵێن کەنات بەڵێ بەڵێ زۆر سپاس کاک ڕەسوول کە بڵێن بەدسێمان جارێک دەدرێ وایە ڕاستە. زۆر سپاس بۆ کاک ڕەسوول لە قەڵات زێ. کاک محەممەد وەردەگرین لە کەلار. کاک محەممەد سڵاوت لێبێ. سڵاو لە تۆ. سڵاو لە جەنابەت. باشە ئەوەدانەکەی چێە چێکە ژێما لە دەنگتە کاک محەممەد بڵێ تاکەینەکەی و چییە لە چی پرسیارم لەکەی وەڵا لەوە پرسیار لەکەین حکوومەت دوای کشانەوەی سەریانەکەی ئۆپۆزیسیۆن بەرەو شوێ دەڕوات. ئەتا تێختە بۆکە من لێختەمەیە لێختە بەڵێ لێختەمەیە ئەخۆ ڕاوڕای منەتەکەی کە پاکی درۆ دەگەسێ لێنەیە بەڵێ ڕاوڕای منەتەکەی منیساکە ئەوە دەمان و ئیمرۆ هەزدەی ماوە شاڕاخانە نشری فەقیر یەک پلوسیانە داوینە یەک و دوی هەبدەیە داوینە. بەڵێ سپاس بۆ خاڵۆ محەممەد لە کەلار. کاکەڤاڵ وەردەگرین لە ئاکرێ. کاکەڤاڵ کەرەم کەسەیدا باشی بەڕێز سەرچاو کاکەڤاڵ تەوەرەکە ئێوە لەسەر چییە؟ تەوەرەکەمان دوای کشانەوەی لایەنەکان لە حکوومەت سەرنجامی حکوومەت بەرەوکوێ دەڕوات. سەبارەت بە کەماڵەتی ئێوە ڕێستان دەزانیت کە ئەو حیزبانە کشانەوە لە حکوومەت
حقيقة كان هم كان يعني صفات كان أجاوتين عنده. بەڕێز کاکەڤاڵ لە ئاکرێەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دیارە ئەو بەڕێزە لە ئاکرێەوە ئاماژەی بۆدا ئەوانەی لە حکومەت دەکشێنەوە ئاژاوە چین بەڵام ئەوانەی کە خەڵکی هەرێمی کوردستانیان خستە سەر سوال ئەوانە چین و ئەو لایەنانەی کە خەڵکیان ناچار کرد لە کۆڵانەکان لە بری لافیتەی پرسە و ڕیکلامی شوێنە بازرگانیەکان ئێستا دەبینین کە بەداخەوە ڕیکلامی فرۆشتنی گورچیلەی هاوڵاتیان بەرچاو دەکەوێت لە کوچە و کۆڵانەکان ئەوانە چین کاکەڤاڵ. سپاس بۆ بینەریتان و ئەو بەڕێزانەش کە پەیوەندیان کرد و داوا لێبوردن لەو بەڕێزانەش دەکەین کە بەهۆی لۆدی زۆری پەیوەندەکانەوە پەیوەندەکانیان وەرنەگیرە. ڕێزی پێشکەشکار زانا ڕەسوڵ و تاوی هاوکارانم قبول فەرمونون تا دیدار و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم.